مامۆستایەکی جامیعە ئافرەتێکە دوو جار تەلاق دراوە، بۆ جاری سێم دەڵێ بڕیارمدا شوو بە فلانە کەسی خزممان بکەم، بەڵام فلانە کەس ژنی هەیە و 5 منداڵیشی هەیە، ژیانیان خۆش بوو، خۆی و ژن و مناڵەکانی ژیانیان زۆر خۆش بوو، بەڵام من زۆر مەبەستم بوو شوو بەو پیاوە بکەم و نەک شوکردنێکی ئاسایش بۆی ئەو ژن مناڵەشی نەمێنێت، بەس من هی ئەو بم. دەڵێ کوڕە خاڵێکم هەبوو، کوڕە خاڵەکەشم تەبعی وەکو خۆم وابوو، کوڕە خاڵەکەم ئاواتی دەخواست ئەو پیاوەی کە من مەبەستمە بمرێت بۆی ژنەکەی بخواسێت بۆ خۆی مارەی کاتەوە. ئەمە واقعیە، قسەیەکی واقعیە. دەڵێ هاتین بە یەکەوتمان بۆ ئێمە خوڵتەیەک دانەنێن، با بڵاوی کەینەوە لەناو خەڵک کە ئەو ژنە علاقەی ناشەرعی لەگەڵ خەڵک هەیە و خیانەتی لە مێردەکەی کردووە. ژنەش ئەگەری هیچ نیە، ئەبەد هیچ. ژنە لەگەڵ مێردی خۆیەتی و 5 مناڵی خۆی هەیە. دڵکمان با بڵاوی کەینەوە لەناو خزم و کەس و کاردا بە ڕێگایەکی ناڕاستەوە خۆ بڵێن ئەو ئافرەتە علاقەی ناشەرعی لەگەڵ کەسانێک هەیە. دەڵێ بڵاومان کردە وردە پاش ماوەیەک نیزاع و کێشە لە بینی ژن و مێرد وردە کێشە لە بینیان دروست بوو، پیاوەکە دڵی تێکچوو، پیاوە چۆن ببیستێتەوە لەناو خەڵک بڵاوێتەوە کە ژنەکەی فاحشەی کردو و ژنەکەی علاقەی لەگەڵ پیاوی تر هەیە و ژنەکەی زینای کردووە، ئەو پیاوە ناتوانێت لەگەڵ ئەو ژنە بڕوات سەر، هەرچەندە هیچی لێ نەبینی و هیچ، بەڵام کەیفەوە قەد قیل بوو بە شایعە و بڵاو بووە تازە. خەڵکیش بێڕەحمە ئیلا مەن ڕەحیمە الله. دەڵێ تا وای لێ هات نهایەتی تەلاقی دا، پیاوەکە ژنەکەی تەلاق دا. کە تەلاقی دا دەڵێ دڵمان خۆش بوو، من و کوڕە خاڵەکەم دەی من وتم هەدەفەکەمان گەیشتەجێ، ئێستا من شوو بە پیاوەکە دەکەم تۆ ژنەکە بۆ خۆت بێنە. دەڵێ ئافرەتەکە چوو شووی کردەوە بە پیاوێکی زۆر ڕێک و پێک و خاوەن شەخسیەت کەسایەتی، ئەو ژنە بۆ ئەو کوڕە نەبوو کە بوتانەکەی بکوت، شووی بە پیاوێکی زۆر نەجیب کرد. پیاوەکەش توژنێکی تری هێنا منی نێنە، کەواتە خوڵتەکەمان سەری نەکرد ئەو ئاواتەی کە هەما، بەڵام ماوێتی جارێ وبعد دوای ئەو شتەکە ڕوویدا بزانین چی بەسەر ئەو دوانە دێ. ولكن حصلنا على نتيجة ظلمنا حيث أصبت بسرطان الدم. دەڵێ من تووشی سەرەتانی خوێن بووم، ژنە ئەو ژنە دوو جار تەلاق دراوەی کە ئەو نەخشەی کێش. دەڵێ خوا عقوبەی منی دا بەوەی کە تووشی سەرەتانی خوێنی کردوم. دەڵێ ئەمما کوڕە خاڵەکەشم کە لەگەڵم بوو، ئەو سوتا چۆن کارەبا گرتی و سوتا حەرتەوە بوو بە خۆڵەمێش. وقد خاب من افترى. بۆتان بۆ خەڵک دەکەیت، ئەو نەتیجەکەتە. هەم لە دنیا سەرکەوتوو نەبوویت، هەم بۆ قیامەتیش سەرکەوتوو نابێت. مامۆستایەکی